حەقتە کاک. بەڕاست کەوایە گولێک لە خۆت بدە و لە کۆڵبەوە هەر ئەوەندە دەڵێم. بەڕای تۆ کەنعام چێ دەنێرێت ئەم بکوژێ؟ چێ باشترین پیاکوژی ئەوە؟ ئێستاوا لە ڕێگایە 3 گولەی ئامادە کردووە. ئێستاوا لە ڕێگایە بۆ کوشتنی من. ئەزال بانهێنێکت پێ بڵێن پێشەوەی بڕۆی. نۆرەی مردنی من نییە کاکە عەلی. پێم وتن دانە دانە دەتان کوژم. ئێستاش نۆرەی کوشتنی تەمووزە.